ڕێکخراوی ڕۆژنامەوانانی بێسنوور راپۆرتی ساڵانی خۆی لەسەر ڕەوشی ئازادی ڕۆژنامەگەری لە جیهاندا بڵاو کردوێتەوە و دەڵێت نیگەرانیەکان زیاتر بوون لەم بارەیەوە دەچینە لای ڕۆژنامەوانی دەنگی ئەمریکا سیروان کەچۆ. سیروانم کاتت باش. دەمەوێت باسێکمان لە راپۆرتەکەی ئەم ساڵی ئەو ڕێکخراوە بۆ بکەی. ئایا جیاوازی راپۆرتەکەی ئەم ساڵی لەگەڵ ساڵی ڕابردوو چی بووە؟ بله هیرو گلک سپاس دست بکرده از پیروزباهی وی روزه لوتوا پیروز دکم لهمو روزنامه‌وانان یعنی تشتاکو ای سال دوی راپورت دبالکش بو او بو او بو خو آر اس اف جی دبیجه متدولوژیا کو بکار آنین شواز کم کردن آگاهیان و ریس کردن وان 108 ولاتان وان 5 پیوان بکار آنین نوک سال دن اف راپورت بیستای اف بی سال وی کارید کن و جاره 5 پیوان بکار آنین د چارچوبه سیاسی چارچوبه یاسایی چارچوبه آبوری و جواکی و هر وها دربار روشا آبو ببور روشا ئەولەکاری دا ئەف هەموو گشت بوون هۆکارکۆ هەژمارن نو وەرن هۆلێژبەرگ و هەر ساڵ بەرێ مەتۆدۆلۆژیاوان ئەو بوو کۆ توانین دژی ڕۆژنامەوانە و دژی ئازادیا ڕۆژنامەوانی و ڕاگەهاندنێ دکردن نیشان و پیوان لە ئی ساڵ بگشتی ڕەوشە وڵات هاتە بەرچاوا هاتە گرتن داگۆ vەیەکێ نیشان بدە. سیروان پێش ئەوەی بچمە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەمەوێت باسێک لە ئەمریکا بکەم. تەنانەت ئەمریکاش پێشۆچوونێکی بەرچاوی لە خۆی نەبینیوە ئەگەر لە ڕووی خاڵبەندیەوە سەیری بکەی بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو. ئەمریکا بەری هەرتشتی دوو خاڵ بسەرخستن ساڵا ڕابردوو درێزا 44 وێجارێ بوو 42 ئەوژی دبێژن حتا ڕادەیەکی پەیوەندیات ناوبەرە حکوومەتە فەدرال لەژێر ڕێڤەبەریا جۆ بایدن و ئەمبێژن ڕۆژنامەوان و دەستگای هێنراگەهێنی باشتر بوویە هەمبەر 4 ساڵێن سەرۆکەی بەرێ دۆناڵد ترامپ لێ گەلێک تشتێندن هەن بەتایبەت لەسەر ئاستا خۆجیهی لەسەر ئاستا ویلایەتان لە ئەمریکا گەلێک پرسگرێک دە ناوبەرە ڕۆژنامەوانێن خۆجیهی و حکوومەتێن خۆجیهی دەهەنە بەتایبەت دەربارەی مەسەلا ئەمبێژن شەوپاندنە خۆپێشاندانێن دژی حکوومەتی و هەروها مەسەلا وەرگرتنە ئاگاهیان ژە حکوومەتێ دەبێژ نەزالالیک ژ ئالیێن حکوومەتێن خۆجیهی هەیە. بەڵێ سیروان ئەڕۆینە خواری لیستەکەەوە لە کۆی 180 وڵاتدا عێراقێکێکە لە وڵاتانی کە ژمارە 172 و عێراق بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوودا 9 خاڵ با بڵێن کەمی کردووە لە ڕیزبەندەکەیە. دەتوانی پێمان بڵێ ڕێکخراوەکە بە چ شێوەیەک باسی عێراقی کردووە و لە ناو عێراقیشدا هەرێمی کوردستان چۆن باس کراوە؟ دەبێژە بگشتی لە عێراق ئەو ڕەوشە مێدیاکۆ هەیە بێپڕانی میدیایەکە حزبی هاتیە هۆلێ یعنی هەر حزبێک هەر پارتێک سیاسی دەستگەهێن وێن ڕاگەهاندنێ هەبن چ تلڤیزیۆن چ رادیۆ چ مالپەر و ڕۆژنامەش بەرولۆ ئەڤەک بوویە سەدەما کۆ ڕاگەهاندنێکە حزبی لە عێراق و کوردستانێژی بناو دەکەن ئەو دەبێژن کورد بێتر بڕێخستنن راپۆرت بناو دەکرد دەبێت کورد بێتر بڕێخستنن دەڤێدەنی عێراقی دەبێژن ئەو ڕەوشە کوردستانی هەیە نەوەک یا هەرێمێن دنیەن عێراقینە لێ تشتێکی دن بە چاواتینە کۆ لە هەرێما کوردستانی گەلک ڕۆژنامەوان ئەوێ بتایبەت ئەوێ کۆ لەسەر گەندەلیە دژی وێ حکوومەتە کۆنهاڵ کوردستانی دەسەڵاتە گەلک هاتنە گەرتن ماڵباتێوان هاتنە ژێر کەتنە ژێر خەتەرێدا و گەلک ژی بوونە سەدەم کۆ تێکەڤن زینداناندا. بەڵێ سیروان هەرچەندە پرسیار زۆر ماوە بەڵام کاتمان کەمە دەمەوێت بزانم راپۆرتەکە چه هەڵسەنگاندنێکی بۆ بەڕێوەبەرایەتی خۆسەر کردووە لە سووریا. تشتێکی بناو ناکە لە دەبێژە سووریە بگشتی دەبێژە هین ئەو ئیدیۆلۆژیا کۆ پارتیا باسیا دەسەڵاتدار لەور بە کارتینە هینژی بەردەوامە لێ ئەو تەویگۆ بناو ناکە دەبێژە میدیایەکە ئالتەرنەتیڤیا سەربەخۆ دەرکەتیە بەلکی مەبەستەوان هەرێمێن ڕێڤەبەریا خۆسەرن لێ دەبێژن لەوێ دەکێ بەشێک هاتیە ینی سەقایەکی نوش بۆ میدیای هاتیە ئاواکردن لێ تەڤولۆژ ئەوژی نەلگۆر ستانداردن ناونەتەوەیە. بەڵێ ڕۆژنامەوان سیروان کەچۆ لەگەڵماندا بووی زۆر سوپاس دەکەین.